بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه مسلمانانی ئازیز سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ هەڵبەت ئێمە لە ساڵیادی لەدایکبوونی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم پێویستە ئێمە لە سیرەت و ژیان و ژیاننامەی پێغەمبەری خوا نزیک بینەوە باش لێ حاڵی بوون و دەرسوانەی لێ فێر بین هەڵبەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خوای پەروەردگار دەرحەق ئەو ئەفەرمێ ولكم في رسول الله أسوة حسنة لە پێغەمبەری خوا پێشەنگیەکی جوان هەیە زەرورە ئێمە پێغەمبەری خوا بکەین بە پێشەوای خۆمان چونکە لە ڕووی عەقیدە و چۆن لە پێغەمبەری خوا بیر و باوەڕمان پێی ئاشنا بووین ئەبێت لە ڕووی عیبادەتیشەوە کە گرنگترین بوارێکە خوای گەورەوە ئەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون بۆ بەندایەتی دروستی کردوین هەڵبەت ئەبێ لەوێش لە پێغەمبەری خوا فێر بین ئەی فەرموو صلوا كما رأيتموني أصلي نوێژ بکەن هەورەک چۆن من نەبینم نوێژەکەن کەواتە ئەبێ نوێژەکانمان چاوپێداخشانەوەیەکی پێ بکەین ئاخۆ چەند نوێژەکانمان لەگەڵ نوێژی پێغەمبەری خوا و قودوەکەمانە نزیکە لە یەکترە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە سەرگەرمی دڵسۆزی مسلمانان بووە سەرگەرمی ئەو بوو پەروەردەیان بکە بە جوانترین شێوە ئەگەر هەڵەیەکیشان هەیە بەو پەڕی نەرمونیانی و دڵسۆزی و میهرەبانی ڕاستیان بکاتەوە ڕۆژێکیان پێغەمبەری ئازمان صلی الله عليه وسلم کە لە فەرمودەیەکی صحیحە ئیمامی بوخاری بۆمان ئەگەڕێتەوە ئەچێتە مزگەوت دوای ئەوە پیاوێک ئەبینێت داخلی مزگەوت ئەبێ و سڵاوەکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا وەڵامی ئەداتەوە پیاوەکە دەست ئەکا بە نوێژ پێغەمبەری خوا سەیری کەسەکە ئەکات دیارە شێوەی ئەنجامدانی نوێژەکە بە تایبەتی لە ناتەواوی ڕکوع و سجدەکانیان سەرنجی پێغەمبەری خوا ڕائەکێشێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای ئەوەی کە کەسەکە لە نوێژ ئەبێتەوە ئەیوێ پێی ئەفەرمێ ارجع فصلي فإنك لم تصلي بۆ نوێژەکەت دووبارە بکەوە تۆ نوێژت نەکرد کەسەکە چی نوێژەکات بۆ جاری دووەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی ئەفەرمێ ارجع فصلي فإنك لم تا جاری سێمیش بە هەماشەوە جا کەسەکە ئەڵێ پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر سوێن بەخوا لەوە زیاتر نازانم فێرم بکە پێغەمبەری خوا بۆ پەڕی هێمنی لەسەر خۆیەوە دانە بەدانە ڕکن و پایەکانی نوێژی بۆ ڕوون ئەکاتەوە وشەکانی نوێژی پێ ئەڵێتن تا نوێژێکی دروستی فێر ئەکاتن ئەو پەیامەی پێغەمبەری خوا و موقیفەی پێغەمبەری وەکە کەسەکە ناوی خەلاد بووە خەلادی کوڕی ڕافع چمان پێ ئەڵێ بەڕێزانم پێمان ئەڵێ زۆر نوێژ خوێنمان هەیە ئەگەر پێغەمبەری خوا ئاگەی لە نوێژەکانی بە ئێستا لە ئێستادا لە حزوری پێغەمبەری خوا نوێژەکانی بکە پێی ئەفەرمێ ارجع فصلي فإنك لم تصلي ئەو ڕستەیە زۆر قورسە ئەگەر هەڵوەسەی لەسەر بکەین بۆیە ئاگداری نوێژەکانتان بن نوێژەکان بە ڕێک و پێکی ئەنجام بدەن چونکە عیبادەتی پەروەردگارەوە لە ڕێگەی نوێژەکان ئەنجام ئەدرێت بە تایبەتی کە نوێژ گەورەترین ڕکن و پای ئاین و ئیسلامە عیماد و دین و کۆڵەکەی ئاینە بۆیە بە ئەو دەستەواژەی پێغەمبەری خوان نەمانگرێتەوە پێمان نەگوترێ ارجع فصلي فإنك لم تصلي هەڵبەت ئەو نەرمونیانی پێغەمبەری خوش ئەومان فێرەکە هەمیشە ئێمە ئەگەر ڕخنەیەکیشمان هەبوو لە کەسێک ویسمان کەسێکیش ڕاز بکەینەوە ئەبێ بەو پەڕی میهرەبانی و دڵسۆزی و نەرمونیانی و ئاگاداری بکەینەوە لە هەڵەکانیان و ئەگەر کەسێکیش ئێمە مانانی ئاگادار کردەوە ئەبێ ئێمەش قبولی ڕخنە یان قبولی ئاگادارکردنەوە بە تایبەتی ئەو کەسانی لە ئاسی مامۆستا و پێشەنگماندان خوای پەروەردگار خواپەرستی و بەندایەتی هەموو لایەکمان قبول بکە خوای پەروەردگار بمان کاتە شوێن کەوتەیەکی ڕاستەقینەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم